And then you should have expected results. You should say in the 4 years. نۆ زانکۆی حکومی یاریمی کوردستان و 5 زانکۆی بەنێوبانگی دنیا لێران لا سلێمانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستی کۆی کردوونەتەوە ئامانج لە کۆنفرانسەکە تاوتوێکردن و جێبەجێکردنی پرۆژەی هاوبەشی تایگرسە پرۆژەکە دەبێتە پردێکی بەهێزی زانستی لە نێوان زانکۆکان یاریمی کوردستان و چەند زانکۆیەکی بەنێوبانگی جیهان وەزیری خوێندنی باڵای هەرێم دەڵێت دەیانەوێت لەم ڕێگەیەوە ئاستی خوێندنی باڵا ببەنە قۆناغێکی باشتر لە ئێستا ئەمانەوێ زانکۆکانی ئێمە تواناکانیان ئاستەکانیان بەرزبێنەوە بۆ ئاستی نێودەوڵەتیەوە بڕۆنە سەر نەخشەی ئەکادیمیای جیهانی ئەم پرۆژەیەک یەکجارنگە ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا داعمی دەکەین هیوادارین لە 10 ساڵانی داهاتوو بتوانین باشتر فراوانی بکەین و بتوانین دەرگا و دەواازەی بەڕووی زانکۆکانی خۆمان و سەکتەری خوێندنی باڵادا بکەین و بتوانین دۆسیێتری بۆ پیا بکەین بتوانین داعم و فەندی تری بۆ پیا بکەین بۆ ئەوەی وەکوتم زانکۆکانی ئێمەش بۆتە سەر نەخشەی ئەکادیمی جیهانی زانکۆ بەشداربووەکان ئامادەی و هەمانگی خۆیان نیشاندا بۆ جێبەجێکردنی پرۆژەی بەنێودەوڵەتیکردنی خوێندنی باڵا لارێمی کوردستان بە ئامانجی زیاتر پێشخستنی توانای زانستی زانکۆکان و پێگەیاندنی خوێندکار لەسەر ئاستێکی باڵای تەواو زانستی یارمەتیمان ئەیەنکەوە بتوانین نمونەیە بشاندین چۆن بتوانین زانکۆکانی کوردستان دامدەستگای وەزارەتی خوێندنی باڵا بەرنی دەوڵەتی بکەین چۆن بتوانین ئێمە پردێ دروستکەین لە نێوان کوردستان و ئەوروپایە و ئەم پرۆژەیە کە چەندین پرۆژەی بچووکی لێ بۆتەوە و زیاتریش لێ بێت ساڵێکیش ئەخایێنیت بۆ دوای ئەو پرۆژێش پاشوکەی پرۆژێکەکەیێتەوە کە چۆن بتوانین ترانسفێری تەکنۆلۆژیا بکەین لە وڵاتانی ئەوروپاوە بۆ کوردستان بەرنامەکە زیاتر بۆ ئەوەیە کە زانکۆکانی ئێمە لە ڕووی زانستی و هەروەها لە ڕووی پرۆگرامی بەنێودەوڵەتیکردن وەکو زانکۆکانی ئەوروپا لە ئاستێکی پێشکەوت نابن خۆشبەختانە لە ماوەی ئەم 2 ساڵەدا زانکۆکانی هەرێمی کوردستان توانیمانە بچینە سەر ئەو ڕاستە ڕێگای گرنگەکەی لەوەیەکەوە ئێمە خۆمان زانکۆکانی خۆمان بکەنە زانکۆی نێودەوڵەتی یعنی ئەو پرۆگرامانەی کە لەو زانکۆ نێودەوڵەتیانە وای کردووە ئاستی زانستیان بەرز بێتەوە ئێمەش بتوانین لە هەرێمی کوردستان ئەو کاران انجام بدەین. استراتیژیەتی گشتی کە وەزارەتی خوێندنی باڵا ئێستا کاری لەسەرەکەوە استراتیژی دەبێتە بنەمای کارکردنی ئێمە ئەوە پاڵپشتێکی زۆر باشە بۆ کارکردنمان. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یەکێکە لەو زانکۆیانەی کە زانکۆ حکوومەکانی هەرێمی کوردستان و یەکێکە لەم زانکۆیانەی کە لەناو ئەم پرۆژەیە بەشدارن. ئەمانە هەمووی بەڕاستی پێویستن لەبەرەوەی ئەمڕۆ زانکۆکانمان پێویستیان بەوەیە کە لەسەر نەخشەی نێودەوڵەتی شوێنێکیان هەبێ. پرۆژەی تایگرس پرۆگرامێکی نێودەوڵەتیە و لە ڕێگەیەوە زانکۆکان ئاسانتر دەتوانن بگەن با خەونی بە جیانی بوون. ڕێکخرا و زانکۆ بەنێوبانگەکانی دنیاش ئامادەن لەم ڕۆوە هاوکاری هەرێمی کوردستان بکەن. Göttingen University is the coordinator of the European Union funded project Tigris. ئەم کۆنفرانسە بە هاوبەشیکەتی ئەوروپا و سەنتەری توێژینەوەی تایگرس لەگەڵ خوێندنی باڵای هەرێمی کوردستان عێراق ڕێکخراوە و هیوادارم باشترین ئەنجامێت لە عێراقدا. لە دوای ئەم هاوبەشیکردنە کە چەند توێژینەوەیکی زانستی و تەکنۆلۆژی و استراتیژی تێدایە هیوادارم پێشکەوتنی گەورە بە چای خۆمان ببینین لە ناوچەکەدا و لە عێراق هەمووی. ئەزمموی 5 زانکۆی ئەوروپی کە بەشدارن لە پرۆژەیەواتە هاوبەشن لەو پرۆژەیە ئەگوازرێتەوە بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان. ئەمە بۆ جاری دووەمە کۆنفرانسی پرۆژەی تایگرس لە هەرێمی کوردستان گفتوگۆی لەبارەوە دەکرێت. پانێڵ و وتەکانی نێو کۆنفرانس ئەوە نیشان دەدات پرۆژەکە دەبێتە پردێکی بەهێزی زانستی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆ بەنێوبانگەکانی جیهان. مەریوانە بڵا، کوردسات نیوز، سلێمانی.